سڵاو بینەرانی عزیز، زۆر خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە لە ئەڵقەی دووەمین پرۆگرامی باشترین لە کەناڵە جوانەکەی دیمەن لەگەڵتانین. بۆ ئەمڕۆ بابەتێکی زۆر گرنگەیە کە پێویستە کاری لەسەر بکەین و قسەی لەسەر بکەین. ئەویش ترسی قوتابیانە لە ناو پۆل، سترێسی ئەو منداڵانەی کە مامۆستا دەبێنن، ترسی ئەو کەسانەی کە بەرامبەر کەسێک دەوەستن یان دادەنیشن کە وەکو فێرکار یان وەکو پەروەردەکار ڕۆڵ دەبێنن. بێگومان تێگەیشتێکی هەڵە هەبووە لە کۆنەوە کە دەڵێن مادەم پەروەردە هەیە دەبێت ترسی شەبێ، مادەم فێرکردن هەیە دەبێت سترێسی شەبێ، مادەم کەسێک هەیە کە دەیەوێت فێرمان بکات دەبێت لێی بترسین و ڕۆڵی کەسێک ببینێ کە دیکتاتۆر بێ بەرامبەر ئێمە و دەبێت بە زۆر فێرمان بکات و ترسمان هەبێ بەرامبەر ئەم زۆرە کەسانە کە مامۆستایە، دایک و باوکە، پەروەردەکارە، هەر کەسێکە. ئێمە ئەمڕۆ لەم پرۆگرامە بەجددی کار لەسەر ئەوە دەکەین و لەگەڵ قوتابیان چەند نمونەیەک تاقی دەکەینەوە بۆ ئەوەی ئەنجامێکی باشمان دەست بکەوێت و قسەی زیاتر لەسەر ئەو بابەتە بکەین. لەگەڵ دایک و باوکان، لەگەڵ مامۆستایان زۆر پرسیارم کردووە پێش بەرنامەکە و زۆر زانیاری باشم دەستکەوتووە. بەپێی ئەزمموی زۆر دایک و باوک و زۆر مامۆستا زۆر منداڵ هەیە کە توانایەکی زۆر باشیانەیە لە قسەکردن، لە تێگەیشتن، لە خوێندنەوە، بەڵام لەبەر سترێسی و قەلەقیان بەرامبەر ئەو کەسێک کە پێی دەڵێن مامۆستا ناتوانێت تواناکانی خۆی دەرببڕێ. بۆ نمونە قوتابیمان هەیە لە قسەکردن زۆر بەتوانایە، قوتابیمان هەیە لە گوێگرتن زۆر باشە، قوتابیمان هەیە لە نووسین زۆر بەتوانایە، قوتابیمان هەیە لە خوێندنەوە کەسێکی زۆر بەهرەدارە. بە هەمان شێواز قوتابیەکان لە یەکتر جیاوازن، چۆن پەنجەکانی دەست وەکو یەک نییە، منداڵیش بە هەمان شێواز ئاوایە. بۆ نمونە هەندێک قوتابی هەیە لەوانەی بیرکاری زیرەکە، هەندێک شێ لەوانەی زانست زیرەکە، هەندێک هەیە لە کوردی و وانەکانی تر زیرەکە. باشتر وایە ئێمە هەرگیز ڕۆڵی ئەو کەسە نەبینین کە خەونی قوتابیەکان لە گۆڕدنین، باشتر وایە ژینگەیەکی پڕ چێژ و پڕ فێربوون و خۆش بۆ قوتابیەکان بڕەخسێنین بۆ ئەوەی چێژ لە خوێندن وەربگرن، دوور لە سترێسی و قەلەقی و ترس بەرامبەر مامۆستا فێر ببن و پەروەردە بکرێن. ئێستا دەڕۆین بۆ لای قوتابیەکان و چەند نمونەیەک دەبینین. فەرموون دەنگیشتان خۆش بوو ها؟ بینەرانی ئازیز، ئێستا لەم دیمەنەمان تەنیا نمایشێک دەکەین بۆ ئەوەی هەندێک مامۆستا زیاتر هۆشیار ببنەوە کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو قوتابیانە بکەن کە بارودۆخێکی تایبەتیان هەیە. ئێستا بێ کۆنواندنێک دەکەین. باشە جانی من، چێ حەز دەکا ڕۆڵ ببینێ، چێ حەز دەکا بەشدار بێ، چێ حەز دەکا؟ مەنەسا وەرە فەرموو. مەنەسا ڕۆڵی مامۆستایەکت هەیە کە بزانین چۆن مامەڵە لەگەڵ ئەو قوتابی دەکەی کە بارودۆخێکی تایبەتی هەیە. باشە؟ ئامادەی؟ زۆر باشە. فەرموو مەنەسا خان. ئێستا ناوی چییە؟ زۆر باشە. مامۆستا مەنەسا ڕۆڵی مامۆستایەک دەبینێ کە ئێوە لێوە فێر دەبن. ئامادەی؟ با دەست پێ بکەین. فەرموو. دەست خۆش مامۆستا، ئەمەی بینیتان تەنیا نمایشێک بوو، هەر وەکو لە سەرەتا پێم گوتم. ئەم زۆرە قوتابیانە بارودۆخێکی تایبەتیان هەیە.
هەر قوتابیەک هەر منداڵێک هەر کەسێک لەوانەیەک زیرەکە ڕەنگە ئەمان لە بیرکاری زیرەک بێ ئەمیان لە زانست زیرەک بێ ئەمیان لە کوردی زیرەک بێ ئەمیان لە عەرەبی زیرەک بێ باشتر وایە مامۆستایان تواناکانی قوتابیەکانیان بزانن و شارەزایان بن و دەرونیان بخوێنەوە بۆ ئەوەی بزانن لە چ ئاستێکدان و نەیانشکێنەوە لە کاتی وانەکانیان. ئەمە تەنیا نمونەیەک بوو باشتر وایە مامۆستایان لەمە دوا زیاتر هۆشیاری قوتابیەکانیان بن و دوور بن لە شکاندنەوەی هیچ قوتابیەکە. دەستان خۆش بۆ نمایشەکەتان هەر بژی. بینەرانی ئازیز، ئەوەی بینیتان تەنیا نواندنێک بوو. مامۆستای بەڕێز، ئەمە بۆ تۆ بوو بۆ ئەوەی زیاتر هۆشیار ببیەوە کە چۆن مامەڵەی لەگەڵ ئەو کۆمەڵە قوتابیانە بکەیت کە بارودۆخێک و حاڵەتێکی تایبەتیان هەیە. دڵنیا ببەوە لەوەی کە ئەم قوتابیە وەڵامی داوەتەوە کە ئەم وەڵامە ڕاستیان هەڵەیە ئەوە تۆ بە هیچ شێوازێک ئەم قوتابی مەشکێنەوە لە بەرامبەر قوتابیەکانی تر لەبەر ئەوەی ئەمە تاوەکو کۆتایی ژیانی و تاوەکو هەرزەکاری و گەورەبوون و تاوەکو ئەم قوتابێت تەمەنێکی گەورەشی دەبێت هەر لەسەر ژیانی کاریگەری دەبێت و لە دەرونیدا دەمێنێتەوە وەکو زەبرێک وایە لە دەرونی قوتابیەکە. باشتر وایە مامۆستایان لە ناو پۆل هەرگیز کێشە تایبەتەکانیان ڕەنگ نەداتەوە. بۆ نمونە مامۆستایەک لە دەروی قوتابخانە کێشەیەکی توش بووە دێت هەرچی داخی لە دڵدایە بەرامبەر قوتابیەکان دێڕێژێ. ئەمە زۆر حاڵەتێکی مەترسیدارە و کاریگەری هەیە بەسەر تەواوی ژیانی قوتابیەکان. ئێمە لە نواندنەکان بینیمان کە ئەم قوتابیە وەڵامەکانی هەڵەبوو، بەڵام ئەم مامۆستایە دەیتوانی لە جیاتی ئەوەی هاواری بکات و لە نێو قوتابیەکانی تر بیشکێنێتەوە هانی بدە و دەستخۆشی لێ بکە دوای وانەکە بتوانێت کاتێکی تایبەتی بۆ دەستنیشان بکە کە بتوانێت هانی بدات و بە شێوازێکی زیاتر و جوانتر و شێوازێکی تایبەت بۆ خۆی ئەم قوتابیە فێر بکە. بێگومان دەبێ ئەوە دووبارە بکەینەوە کە منداڵان هیچیان لەیەک ناچن هەریەکە و بە شێوازێک فێر دەبێ هەریەکەیان لە شتێک بتوانێت. باشتر وایە بەرچاوڕوونیمان هەبێت و هۆشیار بین لەوەی کە چۆن مامەڵەیان لەگەڵ بکەین. هەندێک کات ئەم قوتابیانە کە وەڵام دەدەنەوە وا دەزانن ئەو وەڵامێک کە دەیدەنەوە تەواو ڕاستە و تەواو بە دڵنیاییەوە قسە دەکەن. بەڵام مامۆستا نابێ ئەو چاوەڕوانی لە قوتابیەکە هەبێ کە بڵێ ئەو وەڵامەی کە لە قوتابیەکە وەری دەگرم تەواوە. ڕەنگە بەشی زۆری قوتابیەکان وەڵامێکی هەڵیان ئامادەکردبێ تۆ خۆت بۆ ئەو ئامادە بکە دوور بە لەوەی کە بە هیچ شێوازە قوتابیەکان بشکێنیتەوە و هەمیشە هانیان بدە بۆ ئەوەی زیاتر و زیاتر چێژ لەوانەکە دووەربگرن و دوور بن لەوەی کە بترسن و قەلەق بن لە کاتی وەڵامدانەوە لە قسەکردن لە ناوانەکەت. ئێستاش کاتی ئەوەیە کە بزانین هۆکارەکانی ئەم حاڵەتانە چییە. بینەرانی عزیز، بێگومان بۆ بابەتەکەی ئەمڕۆمان کۆمەڵێک هۆکار و کێشە و چارەسەر هەیە کە پێویستە بیزانین و زانیاریمان لەسەری هەبێت. هیچێک لە هۆکار و چارەسەرەکان دەستخۆشیانی من زۆر سوپاس. ئەم قوتابیە منداڵ بێ، هەرزەکار بێ، گەنج بێ، گەورە بێ، بچووک بێ، پێویستە ڕێز لە تواناکانی بگیرێت و بەردەوام هان بدرێت و پێویستە لە ماڵەوە لە قوتابخانە لە هەر شوێنێک گوێ بۆ بگیرێت و ڕاکانی وەربگیرێت. ڕەنگە لە هەندێک حاڵەت حەز بکە قسە بکە، حەز بکە ڕای خۆ دەرببڕێ، حەز بکە ئارەزوەکانی خۆی دەرببڕێ. باشتر وایە ئەم منداڵە قسەی بۆ بکرێت و هەروەها گوێشی بۆ بگیرێت. یەکێک لە هۆکارەکان و چارەسەرەکانی تر دەستخۆشجانی من زۆر سوپاس. مامۆستا لە ناو پۆل باشترە و زۆر پێویستە کە قوتابی بە سەنتەر بزانێت بۆ ئەوەی ژنگەیەکی لەبار و تەندروست بۆ ناو پۆلەکەی بگونجێنێت و قوتابیەکان چێژ لە خوێندن وەربگرن. بێگومان زۆربەی ئەو منداڵانێک کە سترێسیان هەیە و ترسیان هەیە لە ناو پۆل لەبەر ئەوەیە کە مامۆستاکە ڕۆڵێکی دیکتاتۆرانەی هەیە لە ناو پۆل و وا دەکە ئەم قوتابیە بترسێت و تواناکانی خۆی دەرنەبڕێت و چێژ لە خوێندنیش وەرنەگرێت. هیچێک لە هۆکارەکانی تر ئەوەیە دەستخۆشجانی من زۆر سوپاس. مامۆستا پێویستە بە بەردەوامی ڕۆڵی ئەو قوتابیانە بزانێت و بیانناسێت و جیان بکات و لە قوتابیەکانی تر زیاتر بەشداریان پێ بکات بۆ ئەوەی زیاتر و زیاتر ئاسیان بەرز بێتەوە و متمانیان بۆ خۆیان دروست بێت و زیاتر لە ناو پۆلەکە هەست بەبوونی خۆیان بکەن و نەترسن لە کاتی بەشداریکردن. هیچێک لە هۆکارەکانی تریش ئەوەیە دەستخۆش زۆر سوپاس مەمنون. قوتابیان لە کاتی قسەکردن و لە کاتی بەشداریکردن هەندێک جار هەڵە دەکەن. ئەکرێ وەڵامەکە ڕاست بێ و ئەکرێ هەڵەش بێ. باشتر وایە کە هەر قوتابیەک هەڵە دەکات لە کاتی وەڵامدانەوە ئەم قوتابیە نەشکێتەوە. لە جیاتی ئەوە ئەم قوتابیە ئەگەر هان بدرێ باشترە و ئاسی زیاتر بەرز دەبێتەوە ئەم سترێسی و ئەم خەلاقی و ئەم ترسێک کە بەرامبەر مامۆستا وانەکەی هەیەی نامێنێت. هیچێک لە هۆکار و چارەسەرەکانی تر دەستخۆش زۆر سوپاس.
بە بەردەوام ئەم قوتابیە پێویستە هەڵ بدرێ بۆ ئەوەی زیاتر و زیاتر چێژ لە ژینگەی قوتابخانە و لە پۆل وەربگرێت و فێر ببێت و بەردەوام ئەو مامۆستایە ئاگداری ئەو جۆرە قوتابیانە بێت و بە شێوازێک لە شێوازەکانی هانیان بدات و ئاگداری ئەوە بێ کە ئەمانە حاڵەتێکی تایبەتیان هەیە و ئاستیان جیاوازە لە قوتابیەکانی تر. یەکێک لە هۆکارەکانی تر دەستخۆش زۆر سوپاس دایک و باوکان کە بێگومان لەگەڵ مامۆستا ڕۆڵێکی زۆر گرنگ و سەرەکیان هەیە لە پەروەردە و فێرکردنی منداڵەکان. باشتر وایە و زۆر پێویستە کە دایک و باوکان و مامۆستایان پەستان نەخەنە سەر منداڵ و قوتابیەکانیان بۆ ئەوەی زوو فێر بن یان زۆر فێر بن یان زوو وەڵام بدەنەوە یان وەڵامی ڕاست بدەنەوە. باشتر وایە چاوەڕێ بکەین و لە کاتی هەڵەکردن نانشکێنینەوە چاوەڕێ بکەین تاوەکو زیاتر و زیاتر ئاسیان بەرز دەبێتەوە متمانیان بەخۆیان بۆ دروست دەبێت. دەمەوێت بڵێم زۆر گرنگە کە دایک و باوک لەگەڵ مامۆستا پەیوەندێکی باشیان هەبێ و هەماهەنگ بن لەگەڵ یەکتر بۆ ئەوەی لە نزیکەوە ئاگاداری حاڵەتی منداڵەکە بن و زیاتر و زیاتر ئاستی بەرز بکەنەوە و چاودێری بن. ئەوەی بینیتان کۆمەڵێک هۆکار بوو کە مامۆستایان پێویستە زۆر ئاگداری بن لە ناو قوتابخانە و لە ناو پۆل. ئایا ڕۆڵی مامۆستایان چییە لە بەرەو پێشچوونی قوتابیان و بەرەو پێشچوونی ئاستیان؟ ئێستا ئێمە هەندێک پرسیار لە خودی مامۆستاکان دەکەین و بابێکەوە سەیری بکەین. بێگومان ئەو وانانەی کە پێشکەش دەکرێت بە ئەوەی کە چاڵاکی بکرێ قوتابی چێژی لێ نابینێت، بەڵام ئەو وانانەی کە مامۆستا زۆرترین تەکنیک بەکاردەهینێ زۆرترین چاڵاکی بەکاردەهینێ ئەها بە شێوەی پراکتیکی شتەکان دەکاتن قوتابی زیاتر سوودی لێ وەردەگریتن وەک لەوەی کە بە وشکی مامۆستا تەنها دەچێتن وانەکە شەرح دەکە وەکو ئەوەی کە سیمینارێک لە بۆ خەڵکی دەرەوە یان خەڵکی گەورە پێشکەش دەکەی وەکو ئەوە نییە چکە ئەو منداڵە ئەم باسی منداڵی پۆلی یەک و یان ئەوانە دەکەم ئەو منداڵە ناتوانێت ئەو هەموو کاتە دابنیشیتن بە دیار ئەوەی کە ئەتوو بابەتەکە شەرح دەکەی بە شێوەیەکی وشک بەڵکو کە ئەتوو چاڵاکیەکەت خستە ناوێ ئاکتیڤیتێک دەکاتن ئەوە وزەچی خۆی سەرف دەکاتن نەک ئەوەی هەردابنیشیتن ئەوها بێزار دەبی، بەڵام ئەگەر چاڵاکی بکەین بێگومان چاڵاکیەکە سوود بەخشتر دەبی و زووتر پەیامەکەت دەگا. ئەی پێت وایە ئەو قوتابیانەی کە مامۆستاکانیان چاڵاکی دەکەن زیاتر خۆشیان دەوێن و جیایان دەکەن و لە مامۆستاکانی تر؟ بێگومان وایە ئەو مامۆستایانێک کە چاڵاکی دەکەن زۆر تایبەتن لەلایەن قوتابیانەوە یەکسەر تەکنیک و شێوازەکانی مامۆستایەکەی دەزانی مامۆستایەکە چ دەکا، یعنی تامەزرۆی ئەوەیە کە مامۆستایەکە بێتە پۆل بۆ ئەوی وانەکەی پێشکەش بک بە شێوەیەکی ئەو جە یاریکردنە ئەو جا چاڵاکی ڕسمە هەر چاڵاکیەک بی قوتابیەکە حەزی لێیە. کاتێک ئەو قوتابی دێتە قوتابخانە پێویستە ئێمە وەکو مامۆستا ئەو ئەرکێکە لە سەرمانە ئێمە ئەو قوتابی لەو بارودۆخە دەربکەین، ئەویش بە چەند ڕێگایەک و بە چەند شێوازێک ئێمە توانین ئەو قوتابی دەرباسکەین لەو بارودۆخی کە تێی کەوتووە. یەک لەو ڕێگایانە ئەوەیە کە ئێمە ژینگەیەکی زۆر خۆش لە ناو پۆل بڕەخسێنین بۆ ئەو قوتابیە بۆی کە چالاکی پێ بکەین یاخود ئاکتیڤیتی پێ بکەین یاخود بانگی بکەین و قسەی لەگەڵ بکەین تێکەڵی منداڵانی تری بکەین کەوا هەست بکات کە زۆر دڵی خۆشە ئەو بارودۆخی کە لە ماڵەوە هەی بووە لە قوتابخانە لە بیری بچێتەوە، یاخود ئەگەر زانیمە ئەو قوتابی کێشەکەی زۆر گەورەیە وای کردووە کە تەسیل لەسەر ژیانی ڕۆژانی ئەو قوتابیە بکات و تەسیل لە بارودۆخی بکات بە شێوەیەکی زۆر کاریگەر، ئەو کاتە ئێمە لە هەموو قوتابخانەکان و لە قوتابخانەی ئێمەش بە تایبەتی ڕێنماییکاری پەروەردەییمان هەیە دەتوانین بینێرین و بۆی بزانین کێشەی ئەو قوتابیە چییە ئەگەر هاتو ئەو کێشەیە بە مامۆستا چارەسەر نەکرا. پێت وایە مامۆستا ڕۆڵی هەیە کە قوتابیەکە ڕقی لە خوێندن بێتەوە؟ ئەکید مامۆستا ڕۆڵی هەیە ئەگەر تۆ مامۆستایەکی باش بیت و یعنی دەرفەت بە قوتابەکەت بڕەخسێنی کە ژینگەکەی بۆ جوان بکەیت و شێوازی تێگەیانەکە و نەرمونیان بیت لە هەڵسوکەوتکردن ئەکید ئەو قوتابیە زۆر حەز و خولیای بۆ خوێندن زیاتر ئەبێت بە پێچەوانەشەوە ئەگەر مامۆستایەکی تونند بیت و بە وشکی بابەتەکە شەرح بکەیت و تووڕە بیت و ژینگەکەی بۆ نەڕەخسێنیت و ژینگەی ماڵە و قوتابخانە فەرق پێ نەکەی ئەو کاتە ئەو قوتابیە ئەکید بەنا حەزیەوە دێتە قوتابخانە حەزی لە بابەتەکەی نابێت و حەزی لە قوتابخانەش نابێت بێگومان. مامۆستا پێت وایە بۆچی قوتابیان حەز لە خوێندن ناکەن و چێژی لێ وەرناگرن؟ بەڕای من قوتابیان لە گچکەیەوە وا پەروەردە دەکرێن و شتێک لە مێشیاندا دەچەسپێندرێ کەوا قوتابخانە شوێنی لە قالبدانی قوتابیە و کەمترین چالاکی دەکرێت و دەرسەکان زیاتر زانستیە بەبێ پراکتیکی و ئەوە سەبەبەکە کەوا قوتابی لە بیدایەتەوە دەترسێ لە هاتن بۆ قوتابخانە. ئەی پێت وایە مامۆستایان لەگەڵ دایک و باوکان بێکەوە پێویستە پەیوەندیان لەگەڵ یەکتر هەبێت؟ بەئەکید پێویستە دایک و باوکان بە هەماهەنگی لەگەڵ مامۆستایان و دەستەی کارجێڕی قوتابخانە بەیەکەوە هەماهەنگی بکەن وا بکەن ئەو
قوتابیە قوتابخانەکەی لەلا خۆشەویستتر بێ وا بکەن لە ڕێگەی سزا و پاداشتەوە بۆ نمونە بڵێ ئەگەر ئەو ساڵ لە بیدایەت مەسەلەن کە پۆلیەکە ئەو ساڵ بە ڕێکی بچیە قوتابخانەکەت بەیانیان زوو لە خەو هەڵبستی کۆتایی هەفتەکە ئەمن پاداشم دەبێت و لۆن منە هەدیەم دەبیلۆت و باشە و مامۆستایانیش بە هەمان شێوە کە هات قوتابیەکە هاتە قوتابخانە بەرامبەر ئەوەی کە قوتابیەکە بە عاقلی دانیشتیە یعنی قوتابخانەکەی خۆی باشی دەکات دەرسەکانی بە باشی دەکات دەرەجەکانی باشە هەدیەی بدەنێ یعنی پاداشتی بکەن. بینەرانی ئازیز ڕای مامۆستاکانمان وەرگرت و بینیمان هەریەکان ڕایەکی جیاوازیان هەیە وەکو منداڵەکان ئەگەر بیرتان بێ باسی ئەومان کرد کە منداڵان لە پەنجەکانی دەست دەچن هیچیان لە یەکتر ناچن بێگومان مامۆستاکانی لەسەر ئەم بابەتە ڕای جیاوازیان هەبوو لە کۆتایی قسەکانیان تەنیا یەک مەبەستیان هەبوو کە مامۆستایان پێویستە لە ناو پۆلدا ژنگەیەکی گونجاو و لەبار دروست بکەن بۆی قوتابیان سترێز نەبن لە کاتی وانەکانیان و چێژ لە خوێندن وەربگرن ئەویش بە هەبوونی چاڵاکی و وانەی کردداری و پراکتیکی لە ناووانەکانیان کە پێویستە لە هەموو وانەیە گرنگی پێ بدرێت کە بیرکاریە بۆ نمونە زانستە ئینگلیزیە عەرەبیە کوردیە وانەکان بەگشتی پرسیارمان لە قوتابیەکان دەکرد ئەومان بۆ ڕوون دەبووە کە بۆچی قوتابیان حەزیان لە وانانەیە کە جوڵەی زۆر تێدایە بۆ نمونە وەرزش هونەر ئەمە لەبەر ئەوەی چێژ لە ئەم شێوازی وانەوتنەوەی و ئەم وانەیە وەردەگرین لەبەرەوەی جوڵەیەکی زۆری تێدایە و پێکەنین و دڵخۆشی و ژنگەیەکی وان بۆ ڕخساوە لەبەر ئەوەی حەز لە وانەی ئەم مامۆستایە و ئەم شێوازی وانەوتنەوەی دەکەن کەوایە پێویستە ئێمە ئاگداری ئەو بابەتە بین و زۆر بە دڵنیاییەوە پلانێکی باشدا بنێن بۆ ئەوی قوتابیان چێژ لە وانەکان وەربگرن و چاڵاکی بکەن لە ناوانەکان بێگومان بۆی قوتابیان زیاتر چێژ وەربگرن ئێستا سوپرایزێکم بۆیان هەیە دەچم لەگەڵ ئەوان گۆرانی دەڵێم و کۆتایی بە پرۆگرامەکەمان دێنین و تاڵقەی داهاتوو بەخواتان دەستپێرم خواتان لەگەڵ بێت. ئێستا حەستان لە گۆرانی هەیە؟ چێ زۆر حەزی لە گۆرانیە؟ چێ لە هەمووان زیاتر حەزی لە گۆرانیە؟ حەستان لێزی؟ باشە. مامۆستایەکی نوێتان پێ دەناسێنم دەنگێکی زۆر خۆشی هەیە. ناوی مامۆستا لێدوانە. بەیەکەوە لەگەڵ مامۆستا لێدوان گۆرانێکی زۆر خۆش دەڵێن باشە؟ مامۆستا لێدوان فەرموو. چۆن قوتابیان باشن؟ باشن. زۆر باشە. دەست پێ بکەین؟ زۆر باشە. گەردڵخۆشی چەپڵەیەکمان بۆ لێبە. گەردڵخۆشی چەپڵەیەکمان بۆ لێبە. گەردڵخۆشی چەپڵەیەکمان بۆ لێبە لە دوایەک. گەردڵخۆشی چەپڵەیەکمان بۆ لێبە. گەردڵخۆشی قاچت بە لە زەوی. گەردڵخۆشی قاچت بە لە زەوی. چێ دڵخۆشە هاوڕێی تۆیە بۆ تۆ دیاری جوانی پێیە. گەردڵخۆشی قاچت بە لە زەوی. گەردڵخۆشی هاوار بکە ئۆخەی. گەردڵخۆشی هاوار بکە ئۆخەی. گەردڵخۆشی گیانە هاوار بکە ڕۆژانە. گەردڵخۆشی هاوار بکە ئۆخەی. گەردڵخۆشی هەستێکیان ئەنجام بدە. گەردڵخۆشی هەستێکیان ئەنجام بدە. گەردڵخۆشی چاوەکەم چاوت لێبێ دڵەکەم. گەردڵخۆشی هەرسێکیان ئەنجام بدە.